ژمارەیەک چەکداری بیانی خۆبەخش شانبەشانی هێزی پێشمەرگە بەشدار بوون لە شەڕی کۆنتڕۆڵکردنەوەی گوندەکانی باشووری کەرکووکدا. واڵی کە چەکدارێکی خۆبەخشی کەنەدیە و پێشتر لە ئەفغانستان بەشداری شەڕی کردووە دەڵێت دەیەوێت شانبەشانی پێشمەرگە شەڕی داعش بکات. Hi, my name is Wally. I'm a foreign fighter here. I'm from Canada. ناوی من والیە و 25 ساڵەمە. ئەمن خەڵکی کانەداما هەروەک دەیبینن. وەک سەرباز دوو جاران لە ئەفغانستانێ بوومە و سێرەگر بووم. ئەمن لێرەم بۆ ئەوەی فیلمی لەسەر بناخەی بەڵگا ساز بکەم کە نیشان بدات چۆن کوردەکان شەڕی دژی داعیشێ دەکەن و ئەمە بۆ کانەدا ساز دەکەم کە چۆن دەبێت لەگەڵ کوردەکان دۆست بن و پێکەوە شەڕی داعیشێ بکەن. دەستی ڕاستم چەکم پێە و دەستی چەپیشم چەکی کامێرایە. ئەوانە دوو چەکی منن. ئەمن هەم سەرباز بوو هەم فیلمیش ساز دەکەم. فیلم ساز دەکەم کە پشتیوانە لێ بکرێ هەر بۆیەشە لێرەم کە شان بەشانی کوردەکان لە دژی داعش شەڕ بکەم و هەروە بۆ خەڵکی کانەداش کە فیلم هەڵدەگرم کە چۆن کوردەکان شەڕ دەکەن. چەکدارێکی تری فەڕەنسی کە ماوەی چەند مانگێکە وەکو خۆبەخش لەگەڵ پێشمەرگەدایە لە ڕیزی پێشەوەی شەڕ بوو، بەڵام وەکو خۆی وتی لەبەر باری ئەمنی ئامادە نەبوو قسە بۆ ڕاگەیاندنەکان بکات. هەروەها تامین خان کە خاوەنی ناسنامەی هۆڵندیە و هاوسەری سکرتێری حیزبی سۆسیالیستە تەنیا ژن بوو کە لە نێو شەڕەکەدا دەبینرا. پێم خۆش بێم بۆێرە پێشترش پێم خۆش بەڵبەت لێرە نەبووم. من ئیشی ئەمڕۆشم نییە لە هەفتانەوە من خەریکم پێشمەرگە بووم لە شاغ بووم شەڕم کرد و ڕۆژ پێم خۆش بە لەگەڵ برا پێشمەرگەکان بەشدار بووم. وەڵا هەموو کەس دەتوانێت گەر خۆی ینی ڕابێرێ من بەخۆیان بڵێم وەڵا ئەتوانم ئەو کارە بکەم هەموو کەس دەتوانێت بەس ئەگەر هەشت دەبێن بڵێ ناتوانم ناتوانێت ئینسانە بێ خۆی ورە بدا بەخۆی خۆی ومێ دەبدا بەخۆی بڵێ منش ئەتوانم ئەوەش ئینسانە منش ئینسانم بۆ ناتوانم. پشتیوانیکردنی چەکداری خۆبەخشی بیانی لە هێزی پێشمەرگە لە کاتێکدایە وڵاتە نێونەتەوەیەکان لە شەڕی داعشدا دەعمێکی گەورەی پێشمەرگەیان کرد. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمەریکا، پارێزگای کەرکووک.